ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێنجامی دەین واش سیاسەتەکەین و چەند ساڵیشە کرۆکی کاری ئێمە بەرژەوەندی تاکی کوردستانیە لەکوێ مەسلحەتی تاکی خەڵکی کوردستان بێ ئێمە ئەو بڕیارە و ئەو مەنهەجە ئەگرینە بەر گرژی نێوان دوو پێکهێنەری سەرەکی لە هەرێمی کوردستانە کە یەکێتی و پارتیە و هەرێکێ زۆنی خۆی هەیە و منتیقەی خۆی هەیە و هەرێکێ چەکی خۆی بەدەستە و پارەی خۆی لایە خەڵکی هەرێمی کوردستان ئیبتیلا بووە بەدەستم دوو حزبەوە ئەگەر تەبا بن بەرووبوومی ئەم کێڵگەیە کە هەرێمی کوردستانی پێڵەن هەموو یەخۆن تەباش نەبن گرژیان بێ تۆ مەترسیتەیە کێڵگەکە کە هەرێمە بیسووتێنن گرفتەکە ئەوەیە بەڕاستی ئەنی بۆیە ئێمە لەگەڵ لە ترسی گرژیمانێ لە نێوان یەکێتی و پارتی کە سەر بکێشێ بۆ مشتومڕ و بۆ شەڕی سەربازی ئەوە گرفتەکەیە ئەمە ناوبژی بە حەقەتەوان لەوە دەرچوونە خەڵکی پێم وایە خەڵکی نێوخۆ ناوبژیان بکە